سڵاوتان لێبێ بەڕێزان. تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تەورێکی کراوەیە. دەتوانن ئێوە بابەتەکان دیاری بکەن و لە پەیوەندیەکانتانە باس لە هەر کێشە و گیرگرفت و بابەتێک بکەن. هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv ڕاو تیڤی و سەرنجەکانی خۆتان بنووسن و چانێکی کورت و پەیوەندیەکانتان وەردەگرین. دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان، وەک باسمان کرد تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تەورێکی کراوەیە. دەتوانن لە پەیوەندیەکانتانە ئێوە بابەتەکان دیاری بکەن و باس لە هەر کێشە و گیرگرفت و بابەتێ بکەن و هەوڵ دەدەین وەکو نەریتێکی بەرنامەکە ڕۆژانی هەینی بکەین بە تەورێکی کراوە بۆ ئەوەی لە ڕۆژانی تردا ئێمە ئەو تەورانی کە دیاری دەکەین دەرنەچین لە تەورەکە و بۆ ئەوی گلەیمان لەسەر نەبێ ئێوە بتوان لەسەر هەر بابەتێک قسە بکەن. بەڵام یەکەم پەیوەندیمان سۆمامان لەگەڵدایە لە سلێمانی. سڵاو لێبێ فەرموو. ئەم کاتەوە باش هەموو کاتێکە سۆمان خان زۆر سپاس. بەنسبەت من لە گەڕێکی خۆمانەوە قسەکەم بەنسبەت ئاوا. بەڵێ گەڕێکی کوێ لە سلێمانی؟ سەیوان. سەیوان بەڵێ. ئێمە بڵێن ڕۆژی وا هەیە ئاومان زۆرە، جاری واژ هەیە بە 6 ڕۆژ جارێ ئاومان نییە. ئیتر نازانم کێشەکەی گەڕێنیتەوە بۆ هۆکارە بەجاداچنمان بۆکەی زۆر سپاس دەکەم. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت سۆمان لە سلێمانی. دەچینە لای حاجی لە پێنجوێن. سڵاو لێبێ کاک حاجی فەرموو. زۆر سپاس، هەموو کاتێکت باش. وڵا برای من بەنسبەت ئەمڕۆ یەک شتمبینی لە پێنجوێن کە زۆر ناخۆشبووانە بیخەمە ڕووەگەر ئیجازە بن. بەڵێ فەرموو. ئەمڕۆ ئەم حیزبانەی ناو کوردستانی خۆمان با بڵێن پێنجوێنیش چەند حیزبێکی تیا لەوانە پارتی یەکێتی گۆڕان بەنیاز بوون وازانم برادرانی ئەوانەی کە لایەنگری پەک و پژاکیشن نیاز بوون خۆ پیشاندانەکەن دژی ئەم تۆباران و ئەوە کەچی سیرەکەی بە برادرانی گۆڕانیان و ئێوە بڕۆنە مقەڕەکەی خۆتان یەکێتی پارتی خۆشیان نهاتن و ئێستا حالی حازتان تۆزێژ لە بازار هاتمەوە چەند ئافرەتێک و چەند مناڵێکی ئەو پەکانی کە ئاسایش گرتنی هەر لەسەر جادەکەەوە سابوون و وەستابوون کە کەسوکارەکانیان بەر ینی بۆچی ئەم پەکانە بۆچی وانی کە لە یانگری پەکن ئەیانگرن بۆچی خوانکیان بخۆ پیشاندانەکەی نێچەتی پارتی خۆیان نهاتن دوای بە جەماعەتی گۆڕانیشان و بڕۆنەوە پەکەکانیان گرتووە. بەڕاستی ئەمە کە لە پێنجوێن ڕوویە ئەمە شتێکی زۆر ناخۆش و بەلام و یەکسەر هاتموت مەسە بەشکم ئینشەڵا قسمەتم تێکەوێ لەسەر. زۆر سپاس کاک حاجی لە پێنجوێن. دەچینە لای محەممەد لە زاخۆ. سڵاو لێبێ سەیدا محەممەد کەرەم کە. ممنون برا چاوانێ باشە گەلێک سپاس. خۆشتان ڕازی بەس هەر مۆی بەڕەمەوە زۆدەمەوە بەڵێ از دیدم اگر سه محافظات کردستان دابن و حکمتداری من نشد خداوند کرد گلک زحمت بوجه حکمت شیعه 10 دقیقه تا صلاة ترویح سه محافظان حیف فقیر نف کرده ده هذا گوهدی برنامه که سر برنامه دی سر عشیت دیوی اگر عشیت نقمه درابطن حریمک بفرمانن بله هر ایده کره ها خوش کچه خواه گرد اگر بلانه اگر زاخو خدماتی گل هورمانی اگر هنگی بلانه بله اگر زاخو خدماتی گل هورمانی اگر بلانه اگر هورمانی خدماتی گل زاخو اگر بلانه بلانگی عشیراتی نمینت. بله سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد لە زاخۆ. دەچینە لای کاک محەممەد لە چەمچەماڵ. سڵاو لێبێ کاک محەممەد فەرموو. بەرنامەکەتان لێگەمەم کاتان باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. زۆر سپاسی باش دەکەوتان بەخوازم ئینشاڵڵا سەکەوتن بەڕاستی بەرنامەکانتان زۆر مەعقوڵ و ڕۆژانە لەجێی خۆیەتی. من مۆزەیەکی ئەمێ باشکەم بەڕاستی مۆزەی موچە پێم وا لە 15 مانگەوە بڕیار دەرکراوە کە هەموو مۆزەف و فەرمانبەر و مامۆستا و هەموو دەستەکان ئەبێ موچیان پێ بدرێ و بدرێت. پێم وا بێ موچەیەکی زۆر دابەشکراوە زۆربەی دامزگەکان وەرگیراوە. جێگای باسکردن ئەوەی کە ئیساکە من ئەیبینم مۆزەی خاوەن پێداویستی تایبەتەکان کە مەندامان با بڵێن لە مانگی 12 هەتا ساکە تەنیا 2 جا موچە دراوە. یعنی تقریبا نزیکەی 4 مانگ 3 مانگ ئیساکە دراوە نازانم بۆ نادرێ. یعنی کە ئەڕۆیت ئەوێش ئەڵێ کاکە بڕیارەکە دەرچووە کە موچە بدرێ ئەڵێ نەخێر درۆیە و کە هێشتان بۆ ئێمە نهاتووە. نازانم کەس نییە لیان بفێچێتەوە کەس نییە بڵێ ئەرێ کاکە بۆ یعنی من نازانم خاوەن پێداچی تایبەتی ئەوەیە کە ئەوها لە بیر بکرێت. ئێمە وەکو کەسانێکی خاوەن پێداویستی تایبەت هیوادارین یعنی ئەم مۆزوعانە بەسەریان نەچێت. ئێمە کاکە لە 50 کردیان بە 100 عالەم زانی لە 30 کردیان بە 50 عالەم زانی دنیایان تێگەن. ئێستاکە وەکو پێویست نادرێ
سیەکە بێ بە شەفتەکە بێ سەتەکە بێ کێشە نییە مهم ئێش دەگەل لە جێی خۆیان بدرێت کە ئەدرێت هەموو عالەمە زانێت کەس نییە بڵێ کاکە بۆ نایدن یان ناڵم تێ ناگەم بەڵێ کاک محەممەد لە چۆن سپاس بۆ پەیوەندیەکەت دڵسۆز لە ڕانێ سلااو لێ بێ کاک دڵسۆز فەرموو سلااو کاک شۆنجان زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم بەنسبەت بەرنامەکەشت من دەمەوێت سەرسەرەوە بکەم کە بەڕاستی دەژیرکردنی مامۆستایانی ئاینی کە بەڕاستی شتێکە دەبێت هەڵۆسەر سەر بکرێت کە هەموو مەسەرەن جیهات و لایەنەکانی کە دەتوانن بە ئازادی ڕای خۆیان بڵێن و بەڵام ناوکەوانەیە کۆمەڵێک مامۆستای ئاینی کە مەسەرەن ڕەنگە جیهاتێکیان هەبێ نەتوان ڕای خۆیان بڵێن و قسە لەسەر بابەتەکان بکەن ئەمە دەبینین باسی شتن مەسەرەن نەتوانن بەڕاستی بە ئازادی قسەکانی خۆیان بکەنەما جێگەی هەڵۆسە لەسەرکردنە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک دڵسۆز لە ڕانیا دەچینە لای کاک سەلاح لە سلێمانی سلااو لێ بێ کاک سەلاح فەرموو زۆر سپاس بەڵێ کاک سەلاح بەڕاستی منەوەی قسە لەسەر تۆبارانەکانی ئێران و ئەو بەردومانە خەست و چڕانەی تورکیا بکەم. بەڵێ کاک سەلاح گوێت لێمە بەڵێ دیارە پەیوەندێکی پشڕایی وادارم بتوانێت پەیوەندی کاتەوە لەسەر تۆبارانکردنی ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان قسە بکاتەوە خۆی ئاماژەی پێدا بەڵێ دەچینە لای مژدە لە سلێمانی سلااو لێ بێ فەرموو مژدە خان گوێت لێمە ئێستا گوێت لێمە ئەلۆ باڵێ گوێم لێتە من دەی شانەکان چۆنی زۆر سپاس دەکەم دوو پرسیار بەڵامدانێکیان بۆ تۆ دوو پرسیاردانێکیان بۆ من بەڵێ بەڵێ فەرموو دانێکیان ئەوەی دامەزراندنەکە باشە ژمێریار دانەمەزرێ مامۆستا دانەمەزرێ سیاسەتمەدار دانەمەزرێ کێ دامەزرێ تێنەگەیشتم دامەزراندنی سیاسەتمەدار و مامۆستا و تێنەگەیشتم بە باشی پرسیارەکە ئەگەر تەلەبەمان هەیە ئایلی ئێمە ژمێریارمان هەیە مامۆستامان هەیە ئەمانە سیاسەتی تاواکرۆ هیچی دانەمەزراون ئەوانەی کە نایان هاتۆ چێن ئەنجا لە زۆربەی خۆپیشاندان و ئەوانەیە بۆچی زیاتر پامێرەکانی ئێوە تووشی سزا ئەبەنیان کامەرەکانیان نەشکێت بۆ تو بوو مژدەخان نازانم بۆ پرسیاری یەکەمت نازانم من تۆ وەڵامەکە لای من دەسەکەوێت ئەگە باسی دامەزراندن بکەم نا ئەوە نانی بڵم بە دوادە چوونی بۆ بکەن بەڵێ دیارە ئەو یەکێکە لە ئەوەی لە ڕەوشی ئێستا هەرێمی کوردستانە زۆر بەدیەکرێت ڕۆژانە خۆپیشاندانی خوێندکارانە دژ بە دانەمەزراندن یەکێکە لە کێشەکانی ئێستا و ئێمە تەوەرمان لەسەر کرد بەڵام نازانم ئەم کێشە تا ئێستا ئەوەی دواترین وەجبە کە ناوێن هاتوۆ تا ئێستا چەندین کەس ناوێن نەهاتۆتەوە خۆپیشاندانیان ساز کردو بەڵام دەوترێت زیاتر لە 25,000 کەس ناتوانن دامەزرێن مەبەستە حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەبارەت بە پرسیاری دووهەمیش دیارە ڕووماڵکردنی هەر ڕووداوێک هەندێک جار کێشە و گرفتی لێ بێتەوە تۆ بەپێی ڕووداوەکە خۆیەتی بەڵێ تێنەگەیشتمە بەستە چی بکەێنێن جۆری هەواڵەکە جۆری ڕووداوەکە هەندێک جار وا دەکات کە پەیامێرەکە یان ئەو کەسەی کە دەچێت بۆ ڕووماڵکردنی هەر ڕووداوێک تووشی کێشەیە بێ لەگەڵ لایەنێکی پەیوەندیدارە بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت ئەگەر قسەیەکی ترت هەبێت دەتوانێت قسە بکەیت بەڵێ سپاس بۆ مژدەخان لە سلێمانی دەچنە لای غەمبار لە چەمچەماڵ سلااو لێ بفەرموو ێوارەت باش ێوارەت باش زۆر سپاس زەحمەت نەبێ من ئەمەوێ باسی تەوەرێکی کە کەم جیاوازت لە خەڵکیدا باسی پاکوخاوێنی ناو شەقام و شارکەم بەڕاستی لە شاری چەمچەماڵ منم ڕێسا تۆزە پێش ئەچا لە بازارم لەبەر مقەبا و ناو پیس و پۆغڵی بەڕاستی ڕێگە نییە بڕۆن یاخود وەسانی سیارێکی زۆری مخالف لەسەر جادە و شەقامەکان بۆیە بە باشم زانی باسی ئەو تەوەرانەش بکرێت بەڕاستی نازان بەڕێوەبەتی هاتوچۆی چەمچەماڵ ئیشی چییە بۆچی ناچێ غەرامەی ئەو سیارانەکە یاخود شارەوانی چەمچەماڵ بەڕاستی بەوەی جەژنۆڕاتە ناو بازار قەڵەباڵغە و شەوان قەڵەباڵغە بەڵام بە تیمێدانە لە دوای 12 شەو ئەو شەقام و جادە بازارانە پاکەنەوە زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت دەچن لای ئاری لە هەولێر سڵاو لێ بێ کاگاری فەرموو زۆر سپاس هەموو کاتێکت باش دەستخۆشی بەرنامەکە لێژەم زۆر سپاس کاگاری دەربارەی ئەو مامۆستایانی ئاینی کە ئەم سێ ڕۆژە لە هەولێر دەنگۆی زۆر لەسەر ئەو مامۆستایانی بەرز مامۆستای ئیسماعیل سوسەیی کە لەلایەن ئاسایشی هەولێر دەستی بەسەر کراوە کە شتێکی زۆر ناخۆشە ئێستا کە لە ناو شاری هەولێر دەنگۆیەکی زۆر لەسەر ئەو مامۆستایە هەموو هەواڵەکان لەسەر ئەو مامۆستایە کە بەبێ هیچ هۆیەک گیراوە بەبێ هیچ کەفالەتێکیش لەبۆ دەژن کە خەڵک داوا دەکا هەر لە بۆ دەژن بگەڕێتەوە نامار و منداڵەکەی ینی هەتا کەفالەتش ناکرێت خۆ ئەم مامۆستای ئاینی چی کردووە
تەنها ئەوە بە حەق وتویەتی لە قورئانی پیرۆز ئەمە شەرع ڕێگەبەم ئەوە نادا کە ئەو یاسای لە پەرلەمانە دەرچوو شتێکی تری نەگوتووە ئەگەر هەر شتێکی دەبوو سەرۆشێنم خۆی دەڵێ خەڵک ئازادە ئایا ئەی ئازادەکە لەکوێ بۆ لە چێ هەیە ئەو ئازادە کاک مامۆستا ئیسماعیل سەی بەدوای بچێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاگاری لە هەولێر دەچینە لای ڕابەر لە تەختەق. سڵاو لێ بێ کاک ڕابەر فەرموو. کاک ڕابەر گوێت لێمە؟ بەڵێ دیارە پەیوەندیەکەی ئامادەنی هیوادارم بتوانێت پەیوەندی کاتەوە بەڵام ئازانەوە دەتوانن لە پەیوەندیەکانتانە وەڵامی یەکتر بدەنەوە سەبارەت بەو تەوەرانەی خۆت ئەو سەرنجانی کە دەخێنە ڕوو لە تەورەکەی ئەمڕۆی مایکی خەڵک کە تەورێکی کراوەیە. بەڵێ لوقمانمان لەگەڵدایە لە چەمچەماڵ. سڵاو لێ بێ کاک لوقمان فەرموو. زۆر سپاس. ئێوارەتان باش. زۆر سپاس ئێوارەت باش. بێزەحمەت من لێ لەسەر خوێندنی خام پێداویستی تایبەت لە چەمچەماڵە قسە بکەم. بەڵێ بەڕاستی لە چەمچەماڵە بە هیچ جۆرێ تا ئێستا لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە بەرپرسە لە خوێندنی خام پێداویستی تایبەت هەتا ئێستا هیچی بۆ لەو بارەیەوە نەکردووە. هەرچی وعدەکانیشیان هەیە هەمووی پوچەڵ بۆتەوە تا ئێستا چەندێک وادێناوە. هەر ئەڵەن ئەیکەین و نەشت اینجا خۆت بزانین لە دەروی شاریش قسمە داخلیەکان نییە قسمی داخلی نییە پەیمانگە تایبەتیەکان تەنها ئەبێت بەحنیانیەکە ئەبێت کۆتایی هەر لە ماڵەوە دابنیشی. من خەڵکە ناسم تا ئێستا تەمەنی 50 ساڵە هەر لە ماڵەوە دانیشتووە چەمچەماڵیشە لەبەری خام پێداویستی تایبەتە بۆی نییە بخوێنێ. وایە وەزارەتی پەروەردە ئێستا بڕیاری کردووە لە خام پێداویستی تایبەت بۆیان هەیە بخوێن بەڵام ئەوە زۆر کەمە ڕێژێکی زۆر کەمە تە بڵێن بۆ نمونە خوێندنی نابینە خوێندنی تایبەتیە لە ڕێگەی برایلەوە ئەبێ بخوێنیت. زۆربەی مامۆستاکان لە وەزارەتی پەروەردە باوەڕ ناکەم ئەو جۆرە خوێندنە بزانن بەڵام وەزارەتی کار ئەتوانێت ئەو ئیشە بکات تا ئێستا بیری لەوە نەکردووە بەس بیانووی ئەوەی کە چەمچەماڵ خەزایە یەک قزاکانی تر خەزایە تەنها ناو پارێزگاکانیشە بە هیچ جۆرە قسمی داخلی نییە بۆ ئەوەی کە دەرەوەی شاتوانێت سوود لە خوێندنەکان بینێت ئەگەر هەش بێن ئەگەر شوێنێک لە ڕای خوا بدات ئەگینە حقیقەت ئەو شوێنانە نییە. زۆر سپاس کاک لوقمان دەچینە لای هاوڕێ لە کەرکووک. سڵاو لێ بێ کاک هاوڕێ فەرموو. باش زۆر سپاس. زەحمەت من لە کەرکۆ پەیوەندیەکەم ئەگەر بکرێت تەوەری بەرنامەکەشتان نازانم بەڵام من لەسەر شتێک قساکەم کە سەر ڕۆژ کاک هاوڕێ دەتوانی قسە بکەیت دیارە تەورەکە دیاری نەکراوە تەورەکە کراوەیە دەتوان خۆتان لەسەر هەر بابەتەکە مەمنونیەوە بۆ چەند جارێکش پەیوەندیمان بە نێارتیەوە کردو وەکو خەڵکی کەرکووک بەڕاستی ئەمە وامان لێ هاتووە بە سەیری تەلەڤیزۆنەکەین نە حکومەتی عێراق و نە حکومەتی هەرێم هیچ جۆ بە خەڵکی کەرکووک نادا بە هیچ جۆرێک مەسەلەن بۆ نمونە پێشنیاو سەرگیری قەرزی بچوو سلفەی عەقار هیچ خەڵکێک ناگرێتەوە لە موچەخۆری حکومەت ئیسەمە موچەخۆری وەزارەتی ناوخۆ و بەرگری فریاکەوتن و پێشمەرگە کۆمەڵی خەڵکی کەرکووک لە وەزارەتانەیە تەنسیبە لە کەرکووکا دەوامەکە براوە بۆ سعدی و جەلەولا براوە بۆ خانەخین و ئەو ناوە لەلایە دیکەشەوە کۆمەڵی کارمەندی ئاسایی کۆمەڵی پۆلیس خەڵکی ئەم شارەم لە سلێمانی و لە خانەخین دەوامەکەن بە هیچ شێوەیەک هیچ شتێک لەم بابەتانە ناگرێتەوە پێشینی هاوسەرگیری ناگرێتەوە یعنی تا ئێستاگانە من بۆ نمونە داوام لە کەناڵەکەی ئەوە کردووە کە ڕوونکردنەوەی لەسەردا من حەزەکەم يعني حەزەکەم خەڵکی کەرکووک بەس تەلەڤیزۆن نەکەم یعنی چاوم بەس تەلەڤیزۆنەکان ئێڕاتی و گەلی کوردستان و کوردستاتە بینێ و يعني وەکو کابرایە گوتی ئەمە بەس سەیری تەلەڤیزۆنەکەین و هیچی تر يعني هەر هیچ يعني نەبەغا بە ئێمە ڕەوایە و حکومەتی کەرکووک بە ئێمە ڕەوایە نە حکومەتی هەرێم يعني بۆچی ئێمە گەڕاینەوە باز ئەوەنداڵێت. بەڵێ زۆر سپاس کاک هاوڕێ لە کەرکووک دەچینە لای ژولیا لە سلێمانی. سڵاو لێ بێ ژولیا خان فەرموو. ئەم کاتت باش کاکسمان هەموو کاتێکت باش. بەیارمەتیت کاکسمان تەوەرەکەی من دەربارەی دوو ئیدارەیە سەبارەت بە وەزارەتی پەروەردە ئەم ساڵی خوێندنی پۆلیسەشی ئامادەیی ئەڵێن گوایە کە هەولێر پرسیارەکانی داناوە لە بابەتەکان بە تایبەتی لە ئەوانەی بیرکاریە بابەتەکان بە دوو شێوە بوون هەولێر ئەو بابەتانیان ینی پرسیارەکانیان لەو بابەتانەیە داناوە کە خۆیان مەتەلەبەکانیان وتووە بەس سلێمانیش ئەو هەندێک لەو بابەتانیان نەخوێندووە یان مامۆستاکانیان پێیان وتوون کە ئەم بابەتانە داغڵ نیە بۆ ئێوە یان سعی زۆر تیامەکەن هەولێریش لە ڕقی سلێمانی چون ئەو پرسیارەکانیان لەو وانانەیە هێناوەتەوە ئەڵێن ئەمە چەند ساڵێکە ئەم شتانە دووبارە ئەبێتەوە یعنی شتەکان زۆر سەیرە لەلای من بەڕاستی ینی خوێندکاران چی بکەن کاتێکە ئەم دوو ئیدارەیە لە وڵاتدا هەبێ جا من ئەمەیە داداچنێک لەم بوارەیە بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت جولیا خان لە سلێمانی کاروان لە زاخۆ. سڵاو لێ بێ سێدا کاروان کەرەم کە
السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام زۆر سپاس. يلا سلطان دست باش بتوالي تعبات. زۆر سپاس. يعني توالي توالي كنت بندي خواسته بتمام مستعد. مستقبل مستقبل مجك چند حکومت زمین ما مستعد سبارت باران کردنا ترکیه ایران بو هر مستانه. از یک تشتی بجمع وزیر باريس. بله. آیا کاکەروان ئەگەر شوێنەکە گۆڕی بەباشی گوێ منە دەنگن نییە و پێما بێ شەبەکەت باش نییە. باشە مامۆستا. بەڵێ فەرموو بەڵێ ئێستا باشە. مامۆستا ئەز تەنێ یک تشتریمە جەناب وەزیری پێشمەرگەی زۆر باريس. آیا بۆچی وەکی مظاهرە سلێمانی و وان ناوچاو دەربی لێو دۆتوانە هاتنەکردنێتە بۆچی پێشمەرگە دژیت کوردای ملەتی کورد ڕاگەتە بۆچی زۆدی مظاهرە کرد. ئەس داخوازی جەنابێتە بکەم وان هەرگاهەکە تبکیشی سەر فەری تورکیا و ئیرانێ چێتر بێت بۆ تاوەستا مامۆستا. یعنی ئەوەی کێشانە سلێمانیەدا و ئەوێت برین مظاهرەتکن ئەوێت ڕابین زۆر دیوانە برین ئەوێت مظاهرەکردن زۆر دیوانە پێشمەرگە برین ژۆر بە برین سلێماندا ناژنا شاری سلێماندا دووەڕێ تێک چۆی و یعنی خەلکی وەسەک بلا جناب پێشمەرگەی وان پێشمەرگە بتەس حدود هەرێما کوردستانی بەرەنگاریش ئاخر کوردستانی بکرد نەک کورد دەستی کوردی بێتەکردنی بەڵکو بلانێکە بەڵابانیش خۆی کوردی بێتەکردنی نەک. بەڵێ کاکەروان لە زاخۆ سپاس بۆ پەیوەندیکە سپاس بۆ تێبینەکانە دەچینە لای هیوا لە سلێمانی. سڵاو لێ بە کاک هیوا فەرموو. بەڵێ کاک هیوا. کاک هیوا. بەڵێ گوێمان لێتە فەرموو. کاک هیوا ئەگەر شوێنەکەت گۆڕی بەباشی گوێم لێت نییە. بەڵێ ئێستا گوێم لێتە فەرموو. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. وەڵام من نامەکانی ئەوەنەی مثلەن بواری سیاسیتان خستە بە بواری کۆمەڵایەتی و نەخستە بەوە پێشکەشی خۆتان نمونە ئێستا لە هەموو بەرنامەکانی ئێوەیە بەگشتی هەمووی سیاسیە. یعنی ڕۆژ ڕۆژان نەمانبینی بوارێکی تەندروستی بەنامەیەکی لەسەر دابێن خۆکات و ئەو کێشاناتی تەندروستی لە خۆیانەش دەبێت. کاک هیوا من بەباشی گوێم لە دەنگن نییە مەبەستت ئەوەی نازانم ئەوەی کە تێگەشت بێتم من تۆ مەبەست ئەوەی هەموو بەرنامەکانمان سیاسین ئێمە تا ئێستا باسمان لە تەوەریکی تەندروستی نەکردووە. تەندروستی ئاینی کۆمەڵایەتی پەروەردەیی کاک هیوا من ئەگەر بەباشی سەیری ئەم بەرنامەیەت کردی بێ لەسەر پەروەردەی ئێمە ئیشمان زۆر کردووە لەسەر مناڵان لەسەر فێرکردنی منداڵان لەسەر وانە تایبەتەکان لەسەر خوێندکاران هەروەها کۆمەڵایەتی زۆر بە پێشەوانەوە زۆر کەس دەڵێن تەوەرەکاندا زیاتر کۆمەڵایەتی لەسەر دراوسێتی لەسەر زۆر شتیتر و هەروەها لەسەر تەندروستی پێش دوسێ ڕۆژ من خۆم تەورێکم دیاری کردبوو لەسەر ئەو دەرمانی بەسەرچووی خۆت ئەو دەرمانانی کە خراپ بەکار دەهێنێت لەلایەن هاوڵاتیانەوە بارانە کراون. من بەبەستمەوە نییە لە ماکی خەڵکەوە من بەبەستمە لە بەرنامەکانتانە یعنی بەنامەی جیاوازتان هەبێ لەسەر ئەو بابەتانە. بەڵێ خەڵک پەیوەندیتان پێوە کات و دکتۆری پسپۆر بێنن خەڵک چی کێشێکی ئەمە ماسە ئاینی بێنن خەڵک چیش پرسیارێکی شەرعی هەیە لەو مامۆستا بەڕێزێکە لە ڕێی کەناڵەکەی ئێوە بۆی بەرەو پێشتر بچێتە خەڵک زیاتر بینەری بەرنامەکانی ئێوە بێت. بەڵێ کاک هیوا زۆر سپاس پێشنیازێکی جوانە زۆر سپاس بۆ هیوا لە سلێمانی ئارێز لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک ئارێز فەرموو. کاتە باش کاک شوان هەموو کاتێکت باش زۆر سپاس. کەمی سپاس. وەڵام من لە تێبینیەکمە لەسەر ئەو خوشکەی کە ئێستا قسێکە ژوانیان خا لەسەر دوو ئیدارەی حکوومەتی هەرێمی سلێمانی ژوریا لە سلێمانی بوو. بەڵێ من ئەوەنە بۆ خوشکاڵم لەسەر دوو ئیدارەی ئێستا بۆ نمونە بڵین هەولێر سلێمانی من هەتا سەرێسقان پێڵم کە دوو ئیدارەی هەیە لەبەر ئەوەی کە متابعە یەک شت بکەی کاکشوان ێستا سەیرەکەی بۆ نمونە بچۆ هەولێر باز ڕسمی سەرۆکی هەرێم هەڵواسراوە تێگەی لەمە بەسم بەڵام لە سلێمانی ڕسمی سەرۆکی هەرێم و سەرۆک کۆماری عێراق هەڵواسراوە تێگەی باناونێنی بەڵام لە هەولێر نا ئەوەی حساب بێ هەولێر بۆ سلێمانی ناگا تێگەی لەمە بەسم هیچ حسابێک بڕسی کە خۆ متابعەکە ئێوە لە ڕێی کەناڵەکەتانەوە دایرەکانی ئەو لە بزانێ یەک دایرە ڕسمی سەرۆک کۆماری عێراق هەڵواسراوە هەتا سەرسقان دوو دارەیە هەردووکیان گەندەڵن تێگەی زۆر سپاس بۆ بەرنامەکە. زۆر سپاس بۆ ئارێز لە سلێمانی محەممەد لە هەولێر. سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو. زۆر سپاس کاک محەممەد. کاکە جانم حەزم لێ
ئێوە بە دوواداچوون بکەن کە لەسەر ئەو مەشروعانەی کە دەکرێتن ئەو خانوو وەرانەی کە دروست دەکرێت مەشروعی خاصن لە سنووری پارێزگای هەولێر کە زۆربەی مەشروعەکان لە وەختی خۆی تێدەپەڕی هێشتان نایدەنە خانەکەی نادەنە خەرچی وە ئەو خەڵکەش کە وەختێکی زۆر چاوەڕێ دەکاتن کە خانەکەی وەربگریتن هەر دەبی چاوەڕێ بکەوە لە زۆربەی عەقدەکان ژنسرایە کە 2 وەرەقە 3 وەرەقە یعنی کە ئەگەر تاخیر بوو مانجی 2 وەرەقە 3 وەرەقە بدرێت ئێستا ینی خاصن ئیمن ئێستا من تەقدیم کردێ لە ئۆزاستی تەقدیم کردێ ئێستا کەەوە مانگەی بەسە تێپەڕیا کە خانوو هێشتان 150 مەشروعەکە تاوا نەبوو حەز دەکەم بە دوواداچوونی بۆ بکەن ئەو مەشروعەیە کە لە هەولێر وە زۆربەی مەشروعەکان ئەوە ئێستا من بە نمونە ئەو مەشروعەی خۆم دەینم ئێستا خانووم تەقدیم کردی ئێستا من چاوەڕێ دەکەم خانووەکەم دەربچی ئێستا هەتا ئێستا هیچ چیز نەکرا هیچ پرۆژە لەناو نەکرا هیچ مەسارع نەکرا جادە نەکرا ماوەمەجاری نەکرا مستەشفا ینی قوتابخانە هیچ نەکرا هیچ ینی هەتا خانووەکە تەواو نەکرا ینی بەچەند ڕۆژی دەبی بەچەند مانجکە تەواودی زۆر سپاس هەچیش ئەوەمان ناکەن بەڵێ زۆر سپاس بۆ محەممەد لە هەولێر بەڵێ ڕۆزی لە هەولێر سڵاو لێبێ ڕۆزی خان فەرموو بەڵێ دیارە پەیوەندیەکەی ڕۆزی خان داخراوەتەوە هیوادارم بتوانێت پەیوەندی کە بەڵام زان دەچینە لای چەند چاوپێکەوتنێک لەسەر تەوری بەرنامەکە دەست درێژی و تاوانکاریانەی وڵاتانی دراوسێ تورکیا و ئێران و دەشتوان بڵێم وڵاتەکەی خۆشمان کە گوایە ئێمە هاوڵاتی ئەم وڵاتی عێراق لە ڕاستی هەستەکرێت پلانێک لە ئارادایە لە هەر سێ وڵاتەوە ئەگەر چی ئێستا سووریا و دەستەی شکاوە پێم وایە ئێمە چۆن بەرەنگاری ئەمانە بینەوە دیارە ئەگەر حکوومەتی هەرێم بەهۆی کۆمەڵەیە سوزانم مەسایلی دیبلۆماسییان بەرژەوەندی ئابری ئەوانە نەتوانێت فشارێکی وە بەرامبەر بە دەوڵەتی تورکیایان ئێران بنوێنە خۆ دەکرێت ئێمە وەک هاوڵاتی ڕای گشتی شەقام یان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەوڵ دەین ئێمە خۆمان ڕیزەکانمان یەخێن فشار دروستکەین لە ڕێگەی خۆپیشاندان و لە ڕێگەی کەمپین و ئیدی فشارێکی وا دروست بکەین کە هەم حکوومەتی خۆمان ناسارکەین کە وەڵامێکی بەڕاستی لە بەرامبەر ئەو تاوانان چون کە تاوانەکان هی ئەوە نین حکوومەت لێ بێدەنگ بێ هی ئەوە نین دەسەڵاتی سیاسی لێ بێدەنگ بێ ئەگەر ئەوانش وەک دووبارە دەیڵێمەوە ئەگەر ئەوانش بەهۆی بەرژەوەندی ئابووری و دیبلۆماسی ئەوانی کە سیاسەتی نێوان وڵاتان ڕێکە بێدەنگە بن ئەوە ئێمە دەتوانین وەک هاوڵاتی خۆمان ڕیزەکانمان یەخێن وە لە ڕێگەی کەمپین و لە ڕێگەی سیمینارات و خۆپیشاندان و بتوانین ڕوبەڕووی ئەو پلانانە ئەن ببینەوە. سەبارەت بە کات بەسەربردن ئێستا زۆربەی گەنجان کاتی خۆیان بە ئینتەرنێتەوە بەسەرە بن ئەگەر دانیشتن دوو کتێب یا تەمرین مۆسیقاکن زۆر لەوە باشترە سەوەکو خۆم زۆربەی جار یا کتێب یا کەلیماتی ئینگلیزیە خوێنمەوە یا تەمرین مۆسیقاکەم هیوادارم هەموو گەنج جوابێ. یەک لیتر بنزینی عەسڵ کە بۆ ئەم سیارانە کە زۆر پێویستە بە 1050 دینارە دوای ئەوەش ئەم بنزینە ئەم گرانی ئەم بنزینە کاری کردوتە سەر کاسبی ئێمە لەبەرەوەی زۆر کەس هەیە کە بۆ نمونە شوێنەکە مەقابلی 3000 بنزینەکە کە گران بێ مەجبورم پێی بڵام 3.5 یان 4000 بەس ئێستا بە بۆنەی ئەم گرانی بنزینەوە خەڵکانێک هەیە چونکە کەم دەرامەتە ئەو پارەی پێ هەڵناسوڕێ کە بیا بە تەکسیەکە مەجبورە ئەو سعرەی خۆی ئەڵێتەوە بۆ منە و کاتە بۆ من دەری نایەنێت یان بۆ نمونە بژیژان لەو حاڵەتەیە دابین ناکرێت بۆ لەبەر ئەوەی کاتێک ئەو بنزینەکە ئەو بۆ شێوەیە گرانە بێ کەسانێک هەن زۆر لە پلە نزمەکانە ئەژین باشە گرانی ئەم بنزینەش تا ئێستا هۆکارێک تاسە حکومت ڕوونی نەکردوێتەوە هۆکاری گرانی ئەم بنزینە لەبەر چی لەبەر ئەوەی ئێمە خۆمان لە ناو بەحرێکی نەوتە ئاژین کەچی بنزین لە وڵاتی ئێمە گرانترین شتە خەڵکێکی زۆر ئاوارە بووە تر جێگای ئەوە نییە کە قبول بکرێت هیوادارم بە جددی کار لەسەر بکەن و جاری پێشوش سەرەوەی کێرەمەوە بوو تورکیا بەتەماوە بێتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە و هەندێک قسەی کرد بەڕاستی جێگای دڵخۆشی هەموو کوردێک بوو ئەگەر تورکیا بێت بخۆم ئامادەم بە بەڕنەوەکەمەوە داکۆکی بکەم لە خاکی کوردستان هیوادارم ئێستش ئەو هەڵوێستەی هەبێت من وەکو خۆم وەکو تاکێکی ئەم
وڵاتە هیوادارم ئەمە دوجار بێت کە تورکیا وێران بردومانی سنوورەکانمان بکەن ئێمە وڵاتێکی چاوساوین ناکرێ هەر ئاواشدانشین خەڵکمان بکوژن و لە بەلاش و بەبێ بەهانە و هیوادارم ئەم وەفدەیشەکە پێما بێ دوای جژنی ڕەمەزان وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرداری بەغدا دەکات بە سەرۆکایەتی کاک دۆبەرهەم ئیجابی بێت و شتی باش بێت تر هەر دانیشتوان قسە نەبێت. بەڵێ بەڕێزان دەچینە لای چوار پەیوەندی ناوەکانیان دەخوێنمەوە بۆی داینەخەنەوە کاوە لە چەمچەماڵ سامان لە خوڕماڵ باوکی ئاریان لە ڕانیار وها محەیدین لە قەسرێ. سڵاوتان لێ بێ فەرموو و کاوە لە چەمچەماڵ. ئێوارە باش براکەم. زۆر سپاس کاکاوە بەڵێ. ئێوارە باش. زۆر سپاس ئێوارەت باش. زۆر سپاس دەکەم وەڵام من لە سەر شارەوانی چەمچەماڵ قسەم هەیە. بەڵێ. بەڕاستی وەک پێمە هەست دەکەین بە ئەرگەکانی خۆیان هەڵناسن. یەکەم لە ڕووی ئەوە کام هەموو ئاژەڵە لەناو شارە بەڕاستی ئەمە دیارێکی زۆر ناشرینە ئەم هەموو ئاژەڵە لەناو شارە یعنی سیمای شارەکەی زۆر ناشرین کردو بۆ نمونە خەڵکی هەیە لە گەڕەکانە مانگا بەخێوەکە بزن بە کاتێک جان ئەگەر تۆ مانگا بزن بەخێوی بڕۆ لادەکان بەخێویکە مەیە لەسەگ منەوە ماڵی منەوە شوێنێک هینەکەیت و وڵاق مانگا بەخێوەکەی یعنی ئەمە شارەوانی هیچ لێ ناپرسێتەوە بەڕاستی ئەمە شتێکی زۆر ناجایز ناشرینە. بەڵێ کاکا. شتێک لەسەرەوە شتێکی کەش سيركي وشنايك لخيتيا بو حديقة ماونكوا بديان صاروا شنو عبيد زقي زبل خاشق يعني ناكرب بحديقة ك بقول كيف حسيتو يعني استراحتي كيف يعني ما ندوتي درسي بلا سباس كاكا بابشين لي سامان لخرماس لا لي بكاك سامان فرمو سلاو لي بكاك زو سباس بلا كاك سامان اشكرا والله من حزن تنواتم تورك كرا لسير كان الشيخ سبكم بنسبة ناچی خۆمانەوەتا هەڵەبجە و خوڕماڵ بەنسبەت خوڕماڵەوە کە شارەتکە زۆرترین وێرانکاری بەرکەوتووە تەنها مزگەوتەکانیشی ڕۆژنەوە لە وێرانکاری بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم تاکەخانەیەکی بۆ هەوڵاتای نەکردێتەوە نە شەهید نە هیچ کەسێکی بێبەش بووە لەوەی کە لە هەندێک شوێنە کرابوونە لە تەوێڵە کە سەری ئەو سەرسنوورە لە هەروەها لە سیروانیش نازانەوە کەی بۆ چی بگەڕێتەوە ئەوە تا ئێستا حکوومەت خۆی وەڵامی باتەوە ئەمە بڕیارێک هەروەها بڕارێک تر سەر سڵمان وە بریتە لە بڕارێکی شارەتکە ڕەبجەکە من خۆم ئێستا لەوێ نیشتەجێم بەڵام خوڕماڵی تەوان لێ نیشتەجێم بڕارێکەیە ئەڵێ و کەسانەی کە عەرزیان هەیە و بەناوی خۆیانەوە بێ ئەو کەسە عەرزەی خۆی وەرگرتەوە خۆشی بەناویەوە بێ ئەوە تاپە سلفەی عقار وەرەگرێ بەڵام غێریەوە ناتوانێت وەرگرێ ئەمە جێ سەرمانێت بۆ منەوەی من خانەکەی مردووە لێ ناوێ وەرەگیری بەڕاستیان پرسیارە قاراستەی حکومەت بکرێن بڕیارەی لەگەیانی بەڵێ زۆر سپاس بۆ کاکسامان دەچینە لای باوکی ئاریان لە ڕانیە سڵاو لێ بێ باوکی ئاریان فەرموو هەموو کاتێکت باش زۆر سپاس وڵی ئینە داواکەم لە جەنابتانە بوو ئێمە لە وەزارەتی ناوخۆی عێراقین بۆ 4 مانگازم ئەم مانگەنە ئەم مانگە بە حساب موچەی هێزەکانی ناوخۆی عێراقی زیادی کردووی چی دیار نییە کوردستانەوە زیادی کرد لێشی بوونەوە ئێمە تا ئێستا هیچی دیار نییە جاوتم ئێوە لە کەناڵەکەی خۆتانە بە دۆداچوونێکی بۆ بکەن لەگەڵ ئەو بەرپرسایی کە لە هەرێم لەسەر حکوومەتی عێراقی موچانەیە لێپرسینەوەی لێ بکەن باوکی ئاریان بۆی زیاتر ڕوونیکەنەوە ئێوە سەربەوزاتی عێراقین لەکوێ دەوام دەکەن و موچەکانتان چەنە و چەند زیاد کراوە و تا ئێستا بۆ ئێوە سەرف نەکراوە والله تا ئێستا هیچی تێناگەین داخواتنی زیاد کردارێکە هەر یەکە بە شێوەیەک باسی دەکات ئێمە لەسەر وەزارەتی ناوخۆی عێراقین لە مدیریەی عەرەس حودودین بەڵێ عەرەس حودود بەڵێ سپاس بۆ پێوەندیەکەت باوکی ئاریان زۆر سپاس دەچینە لای محەیدین لە قەسرێ سڵاو لێ بێ کاک محەیدین فەرموو ئالۆ بەڵێ کاک محەیدین دەستخۆشی بەنامەکەت دێکم زۆر سپاس دەکەم بەڕاستی برادێک باحسی دوو ئیدارەی کرد پێش ئێستا باسی هەولێر سلەیمانی جیاوازیە دووشارەکانی کرد بەڵێ دوو کەس باسی من ئەستم دەگەڕێزم بۆ جەناب دەستێ و برادەری وانە بڕۆ وەرە لەناو هەولێر دام و دەستگاکانی حکومی لە هەر شوێنێک دەچی ئەگەڕستمی جەنابی سەرۆکباردانی و جەنابی مامزەلال بە پشت ئەو برادەرەوە نەبیکە لەو جایگەوە مەکاتکە بەرپرسی دایرەکەیە ئەمە لە ئاساسی نەخۆشیە بڵێ هێشتا هەولێر حساب وەختەیمان ناکەوە قسێکی ناشینە چکە ئێمە سلێمانی هەولێر یەک هەدەفمان هەیە یەک ئامان هەیە هەموومان دیژی ئێستا تووش شەوێرانی دەوتدا بەردەمانکردنی تۆپ و تیارەکان کە تۆبارانمان دەکەن ئێمە نابی بەو شوێ بچینەوە سلێمانی هەولێر کە هەولێر حساب بۆ سلێمانی ناکە هیچ جوانە جەناب دەتوانین تاقیب بکەین بزانین چۆنە هەولێر لەگە سلێمانی زۆر سپاس بۆ کاک محەیدین لە قەسرێ دەچینە لای ڕزگار لە هەولێر سڵاو لێ بێ کاک ڕزگار فەرموو
ئەلۆ بەڵێ کاک ڕزگار گوێمانێتە سڵاو لێبێ سڵاو باشی زۆر سپاس دەکەم چاوەسەمە ڕێزی زۆر سپاس سەبار بە کێشەی دامەزران قسەکە بەڵێ ڕاستی نەعەدالەتی زۆریان کردووە یعنی بۆن من هەولێر سلێمانی وەگرین یعنی زۆر زۆر جیاوازی هەیە نازم یعنی سەگەردانێ بزانین دوو ئیدارەی ما ئەوە شتێکترە هەناگە 2000 دوو حکومەت ئەوە شتێکترە یعنی معقول نییە هەولێر پێوەرەك بە سلێمانی پێوەرەشتر بێ نازم هۆیەکەی يعني هیوادارین يعني حکومت بە خۆدا بچێتەوە بەڕاستی ینی بەس ینی خەڵک هەمووی دانەمەزرا فەقیر کاک هەموو شەهیدی نییە تو بڵێ هەموو شەهیدی بێتن دامەزرێ شەهید سەرم برای من پس کاکە لۆ پێ ناوی فەقیرەکە برای من هەموو شەهیدیمان نییەمەوە بەس نازانمە تاکەی دووەمیشیان بەماوەی ئەگەر بکرێت لە ماوەی داهاتوو سەبارەت بۆ وەرزشتەوەرێک بکرێتەوە دەستخۆشتان دەکەن زۆر سپاس بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت ڕزگار لە هەولێر هەر لەسەر هەمان ئەو بابەتی کە باسی لێوە کرد لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک مەسعود ئەحمەد دەڵێت کۆمەڵناسانی هەولێر دادەمەزرێن یان نا هیوادارین بە دووادەچوون بۆ ئەم بابەتە بکەن چونکە کاربەدەستان هەر ڕۆژە و قسەیەک دەکەن بەڵێ دەچینە لای هەژار سڵاو لێ بێ کاک هەژار فەرموو دیارە نەژادمان لەگەڵدایە سڵاو لێ بێ کاک نەژاد فەرموو زۆر سپاس بۆ تۆش براکەم زۆر سپاس دەکەم زۆر سپاس زۆر سپاسانەکەم بە نسبەت ئەم تەوەرانەوانە کە جەنابتان سازیەکەن باڵێ زۆر سپاس بۆ ئەم خەڵکە زۆر مەمنونی ئێوە هەین زۆر سپاس دەکەم شایانی نییە زۆر سپاس دەستخۆشیتان لێکن بە هەموو شێوەیە مەمنونتم سپاس دەکەم براکەم وەڵای من لەمەوێت لەسەر مەسەلەی ئەم سیارەی ناوشار قسە بکەم بەڕاستی سیارەی ناوشار زۆر زۆری بۆ خەڵکی شاری سلێمانی هێناوە لەوە چ خۆتان ئاگادار بن دامەوێت ئەگەر بتوانن چەند کەسانێک بانگێشکن بۆ لای خۆتان چەند بەڕێزێکی دایرەی مرور دانەسەرێک بانگێشکن کە لەسەر ئەم تەوەرە تەوەرێکی زۆری گرنگە تەوەرێکی وا کاک نەژاد مەبەستە سەرپێچی شوفێرەکانە یان قەرەباڵغی شەقامەکان وەڵی برای بەڕێزم هەموو کەسێک ئەزانێ سەرپێچی ڕاستە زۆرە بەس من حەقم بە سەرپێچیۆ نییە بەڕاستی تێنەگەیشتم مەبەستم ئەوە بوو تۆ مەبەستت ئەوەیە قەرەباڵغی شەقامەکان کە دڵی سیارەکان یان سەرپێچەکان بەڵێ من مەبەستم قەرەباڵغی شەقامەکان بەڕاستی قەرەباڵغی شەقامەکان وای لێ کردوین کە نەتوانی سیارە بە ئارزوی خۆ لێ بخڕێ بەویستی خۆ لێ بخڕی ئەمە دەگەڕێتەوە بۆ زۆری سیارە ئیتر داواکارم لە بەڕێستان زۆرێک لەسەر ئەو بابەتە تاسکان زۆر سپاسانە زۆر سپاس بۆ کاک نەژاد لە سلێمانی بەڵێ غەریب لە بەردەڕەش سڵاو لێ بێ کاک غەریب فەرموو باش کاکە جان زۆر سپاس دەکەم کاک غەریب کاکە جان من لە قەزای بەدرۆژ تەلەفۆن دەکەم زۆر خۆشحاڵی زۆر سپاس چاوەکەم یاری کاکە جان ئێمە بە چەندین کێشە بەشداری دەکەن کاکە نە ڕێگاوبانمان هەیە نە خەستەخانەمان هەیە لە هەموو دەڤەرەکان هەر نەوەک برێ بەس بەردەڕەش یا خودەوەکان لە من ئێستا وەکو دەرێن بەردەڕژ بەس لە بەرێنانەوە تەلەفۆنەکەم بەڵێ کاکە ئێمە خەستەخانەمان نییە جادەمان نییە خوا دەزانی ئێستا کەمە سیارە مودلویەکەمان هەموو فرۆشتیان هەموو کتێکەوە لە ترسی تاسەی لە ترسی جادەوبان بەڵێ ینی نە جادەیەکمان هەیە نە خەستەخانەیەکمان هەیە ئێمە ئێستا کە کەمنارێکی بچووک دووبشک پێوە دەبێ یەکسەر بیبێتە تەواری هەولێر ئەوە نییە بۆ فلان شوێنەوە فلان شوێنە وەڵا نالم حکوومەت نەیکردو حکوومەت خەستەخانەیەکی گەورەی لە کردووە بەس کاکە کە خەستەخانەی کردووە دکتۆرێکی لێ نەبێتن دکتۆر خوا دەزانێت دکتۆر لەگەرە من تەڕەفرۆژ بوو ئەخە دکتۆر بووە تەڕەفرۆژ بە ماوەی 3 ساڵ بچی بخوێنێتەوە وڵات بمەوە دکتۆر بەڵێ کاک غەریب سپاس بۆ پەیوەندیەکەت لە بەردەڕەشەوە بەڵێ دەچینە لای دایکی ئاریان لە چەمچەماڵ سڵاو لێ بێ دایکی ئاریان فەرموو زۆر سپاس سەڵاو لە تۆش سپاس دەست خۆش بێ کاک شوان ئێمە بە نسبەت ڕاتبێکی خانەنشینمان هەیە بەڵێ 37,000 هەتا ئێستا ماڭانە ئەڵێن زیاد دەکرێت تا ئێستا زیاد نەکراوە هەر بە 4 ماسی 6 مانزارێ 225,000 وەرەگرین بەڵێ دایکی ئاریان خاننشینی کوێی کەوتیان زیادێکن موچەکانتان چەمچەماڵ بەڵێ ئەزانم مەبەستم چ فەرمانگەیەک هی مەڵبەندە بەڵێ تا ئێستا زیاد نەکراوە بۆتان ناوەڵا تا ئێستا هەر 37,000 هەر ئەو نەمان وەرگرتووە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هیوادارم لایەنی پەیوەندیار گوێ لە تیمەکانی تۆ بێ دەچینە لای عەلی لە سلێمانی سڵاو لێ بێ کاک عەلی فەرموو ئەم کاتتان باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش دەستخۆشی بەرنامەکە لێکم برا زۆر سپاس کاک عەلی وڵی تەوەرەکەتان کراوە ئەمێ باسی بابەتێکان بۆ بکەم لە سزی ماسکەر سەلامەوە لە سلێمانی بەڵێ
مدیری سزانە بڕیاریەوە لە جەژنە بەس ئەو کەسی کە بند کراوە کوڕەکانی و براکانی خوشتەکەی بچن بۆ لای ئەوە کەی بڕیارەوە دەری کردووە خەڵک لە سزنە پورزات یامۆزاتی کەسەکە سزنە ساڵ و ساڵ جەژنەوە جەژنەچن سەردانی و زیندانەکەن ئەوە کەی بڕیارە مدیری و سزنە دەری کردووە تۆ کێت لە زیندانە کاک عەلیوە بە تەمای سەردانی کەی وەبەپی بڕیارەکە ناکەم لەوێ کیاوە 13 ساڵە گیرەوە ئێمە جەژنەوە جەژن مەجانوانێ بچین بۆ لای بەڵێ ئیتر ناسەمە یاسایەکە مدیری و سزنە دەری کردووە بەڵێ سپاس بۆ هیچ قانون و هیچ عالەمێک شتیوانێ بوو زۆر سپاس بۆ پەیوەندەکە دەچینە لای ئاریان سڵاو لێ بێ کاک ئاریان فەرموو بەڵێ کاک ئاریان لە دوکان ئەم کاتۆ باش زۆر سپاس کاک ئاریان دیارە تەوەرەکەتان جێگای دەستخۆشیە کە تەوەرەیەکی کراوەیە زۆر سپاس منیش تێبینیم لەسەر یەک مۆزوعەیەش کە تەبارانکردنی سنوورەکانە بەڵێ فەرموو ئایا بۆ حکوومەتی هەرێم حکوومەتەکە کە دێتە سەر پارە و کە دێتە سەر بەهادەردانی سامانی میلەت بەڵام حکوومەت نییە کە هاتە سەر پاراستنی سنوورەکانیە سنوورەکانی هەرێمی کوردستان بۆ منم پرسیارە ڕاستەی لە پسراوانی کوردستانەکەم زۆر سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئاریان لە دوکان بەڵێ ئازان دەچینە لای پەیامنێرمان هاوار عادل لە دهۆک و چەند چاپێکوتنێک لەسەر تەوری بەرنامەکە ڕەمەزانەمەش بە گەلێک باشە و سەفرازیە چ دەرێ و ئەلحەمدولیلا باشە گەلێک بم والله ما ادري شو بيجي شو بدنيا نزغنا ما بين رب العالمين بدنيا خوش كذا وبري مسلمان هذا الرياح حق خودی ملتی کردستان کبیتونو ام دخوازت کینو ام دخوازت کین ارزانی هبیتونو وهم عویه خدا رحمه ما بتن خدا ما هوس خوشه کلا کم هم خوشی بشین کس گذن نگرد چای جنه من کن بەڵێ دەچینە لای سۆران لە چەند شەمال سڵاو لێ بێ کاک سۆران فەرموو ئەلۆ بەڵێ کاک سۆران گوێمان لێتە ئەم کاتە بە سۆران لە سلێمانیەوە زۆر سپاس دەکەم لە سلێمانی ببوورە بەڵێ عەف باشە ئەمێ لەسەر دوو تەوەر قسە بکەم بەڵێ یەکەم تەوەری بە نیسبەت ئەم شقەکانی قالاوە بەڵێ یعنی ئەوە چەند جارێکە ناونووسیە و خەڵکاکەن بەحسابە عەرزە و شتی واتانێنێ و ئەمش درۆ و تۆزە درۆ دە لە سەبەر لەگەڵ خەڵکەکەن و کاک سۆران ئەوەی ئاوارەکان بەڵێ بەڵێ وادی بەرامبەر باندخانی ڕزگاری ئاوارەکان شقە کۆنەکانی سەدامی زوو بەڵێ ئیتر ئەوە تۆ حاڵمان نییە نا ینی پیسایە زێرابی گیراوە ئیتر کۆمەڵێ ینی حکوومەت هینی کردووە ڕچای کردووە ینی بەڕاستی ینی چاوپۆشی کردووە بەڵێ دووهەمیش بە نسبەت ئەو مەلایی هەولێر بەڵێ کە دەستگیری کرد بەم بەرە جەژنانە ئەوە ینی ڕاستەکە منیش تەعان بەڕاستی ئەو قەراری پەرلەمان شەرمەزارەکەم يعني براسية برلمان قرار دارك يعني سب يعني راسك يبقى حكومات يعني بوي بكري مالها وتوزيع عواتر برلاي بخلق مشغولة كابوي خلق سري نبرجة بارو دهاتي وملتها بخان لجيرة وبيرزان وخواتي كانوا خصني كان هنا يعني بريطانيا او امريكا بانكا كان يعني من اوائل راسه مثلا برلمان دانش قرار مثلا وانا بود يعني براسي يعني اگر انسان جناقش سوال كولي بياغي ولا بياغش بنا يرخصك يعني ما كي بقرار داريك لا لان برلمان هذا قرار برلمان راسك با قرار دارك بو گنجاني بيعيشن بو گنجاني بيكار يعني هر قرار نال سرشتي بالربوچو بلا كاك سوران زۆر سپاس با گومانەتی بینی باوکی ئومێد بێ لە کەلار سڵاو لێ بێ باوکی بەفەرموو باشی بەرەزیان زۆر سپاس ئەوکەم پێشەکی دەستخۆی جوانتان یەکەم زۆر سپاس دەکەم هیوام سەرکەوتنتان ئینشەڵڵا زۆر سپاس دەکەم وەڵا سلامت لێ خەوەڵایەت پرسیارێکم هەیە بەنسبەتەوەیتەن بەڵێ من وەختی خۆی زوو پێشمەرگە بوومە لە دوای 91 بەڵێ دوای 8 ساڵ 9 ساڵ پێشمەرگاتی کەمەندان بوومە لە سا 6 یانم نقصانە ئێستا چووەوە بۆ 4 ساڵەچێ هەموو معاملاتێکم تەواو کردووە ئیساش نازانم بچوو هۆیەکۆ ئەو معاملاتی من ئەچم ئەڵێم کاکە چی باوەدا لە کۆمپیوتەرە کاکە بەس ئەوەی ماوە کۆ لەسەر خایمە ڕات بوو ئەوە 4 ساڵە لە ئەنجومەنی وەزیرانایە لە شەڕی ناوخۆوە کەمەندان بووە ئیسا نازانم هۆی چییە بۆچی هۆی نازانم چ سەبەبێک چی بۆتە کۆسم لە بەردەمیا و باوکی موچەشت نییە
هیچ نەوەڵا هیچ موچەیەکم نییە و لە شەڕی ناخۆشە بریندار بوومە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت هیوادارم لایەنی پەیوەندیدار گوێ لە تیمینەکەی تۆ بێ. کاروان لە هەولێر سڵاو لێ بێ کاروان فەرموو. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە دەچینە لای بارزان لە دهۆک. سڵاو لێ بێ کاک بارزان فەرموو. ئەم کاتتان باش گەلێک سپاس. بەڕاستی دەستخۆشی ئەو بەرنامەی زۆر جوان دەکەین. زۆر سپاس کاک بارزان. بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵێکی زۆر گرنگ لەم ساڵانەدا هەیە. بەڕاستی لە سەردەمی کابینەی پێنجەمی و چوارەم لەسەر کاتی نێچیروان بارزانی بەڕاستی ڕۆڵێکی زۆر جوانی لە هەرێمی کوردستان لە هەموو بوارەکانی گەشت و گۆزار و نەخۆشخانە و هەموو پێویستەکانی هەرێم. بەس ئێک خاڵی لاواسە لەم هەرێمەدا لە وەزارەتی دادگە دەبینی هەندێک هاوڵاتی هەیە لە شار لە شاری دۆ کاولێر هەموو شارەکانی کوردستان هەندێک توانای زۆر کێمە بەڵام حکمێکی زۆر گەورەش هەیە و بەڕاستی هەندێک هاوڵاتیانژی حەقە بە چیچ و سەبەبی حکمێکی زۆر گران بدەنە تەماشای ئەم زیندانە لە باشێری دۆوەتی چەکسەزی زرکایان لە زیندانخانەی هەولێر هەموو زیندانەکانی تەریش توانای زۆر کێمە بەڵام حکمێکی زۆر گەورە دەبیت چارەکی بەم کێشەژی هەبێت. زۆر سپاس بەڕنامە. زۆر سپاس بۆ کاک بارزان لە دهۆک بەڵازیان وچانێکی کورت و دێنە وڵاتان. دووبارە سلااوتەنێ بێ بەڕێزان بەڵێ دوو پەیوەندی ڕەنجە لە کەرکووکەوە هەنەس لە چەمچەمان سلااوتەنێ بێ فەرموو کاک ڕەنجە. ئەلو بەڵێ کاک ڕەنجە. باتەوە باش. زۆر سپاس دەکەم زۆر بە کورتی لەبەر تەوابوونی کاتی بەرنامەکە کاک ڕەنجە. زانم ئەگەر بکرێت لەسەرەوە تەوەریە و برادری پێشتر قسەیکرد لەسەر ئەوە خەڵکی کەرکووک بۆوانە پێشەیە سەرگیری ئەگەر بکرێت بەرنامەیەکیان تەوەرێکی لەسەر بکەن مەمنوتانە بین. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ دوا پەیوەندیمان هەنەس لە چەمچەمان. سلااو لێ بێ کاک هەنەس فەرموو. بەڕێزیان باسی زۆر سپاس دەکەم. کاکە وەڵامی لەسەر بەڕێبەرایەتی هاتووشە قسە بکەم. بەڕێبەرایەتی هاتووی چەمچەما وەڵایی ئێواران بە کورتیەمە قسە بکەم. ئێواران کە بتێ بیستە خوارەوە لەوا چێ بە سەعاتێک لە ناو بازارەوە دەرنەچی یعنی بتێ لە ناو بازارە بچکە بازارێکی زۆر بچکە چەمچەما لەوا چێ بە سەعاتێ دەرنەچی وەڵاهی لا مرورێکی لێ کە بڵێ ئەو هەموو سیارەی ئەوەسێ لە ناو بازارە ئیزدحامێکی زۆر فەوزایەکی زۆری ئەی ناتوانانی بە هیچ شێوەیە سیارەیەک بوەستێنی لە شوێنێکە ئەی ناو بازارەکە یەک سیارەیەکی زیاتر پیان ناچوو لە 100 سیارە لە بەردەم دوکانەکانەوە ساوێ ناو بازارەکە بچیەکەن مرورێک نییە عنی شتێک بکە شوێنێک نییە کەسێک نییە هین بکە چوونە مەفرەزە لە کۆدانن لە ناو کۆڵانەکانە وەڵاهی مەفرەزیان لە ناو کۆڵانەکانە داناو بۆ ڕۆنسایدێکی 50 مەتری لەوەیە 9 مانگیشە بێ مەفرەزە دانەراوە ئێستا تۆ بۆ جەژنا پێویستی بە پارەیە مەفرەزە دانێ بڕۆ ناو بازار چارکە زیاد لە 200 سیارە وەستاوە بەس بڕۆ سەی ناو بازار کە وەڵاهی سیارێک بووی نییە ناتوانێت بە جوانی بڕوا لەم سەرەوە دەرچێت لەوێ بە سەعاتێ دەرنەچێت. بەڵێ کاکەنە زۆر سپاس بۆ پەیوەندەکە. بەڵێزیان دواوێزگەی بەرنامەکە خوێنەوەی ئێستەنجەکانی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکە دیارە یەک کتێبینمان خوێندەوە کە مەسعود ئەحمەد بوو سەبارەت بە دامەزراندن باسی لە کۆمەڵناسانی هەولێر کردبوو. سلێمان جەرجیز دەڵێت توندوتیژی بەرامبەر بە ژنانێکێکە لە گەفتە هەرە گەورەکانی ئەمڕۆی کۆمەلگەی کوردی و هۆکارێکە بۆ دروستبوونی نەئارامی کۆمەلگا. دلێر فاتح دەڵێت داوا دەکەم کە بەرنمەیەکی زیاتر بکەن لەسەر سیستمی تازەی ئاسیاسیل. دیارە ئێمە پێش 2-3 ڕۆژ هاوکارم هەکانێری تەوریکی دیارکرد بوو لەسەر و پرسە بەڵێ دڵی پلین دەڵێت سلااو بۆ کەناڵە ئازیزەکەتان هیوادارین بزانین بۆچی بەشی ڕاگەاندن تەواو ئیهمال کراوە لە دامەزراندندا بە تایبەت پەیمانگایان بۆچی خوێندکارانی بەشی ڕاگەانی پەیمانگای تەکنیکی سلێمانی ساڵی 2007-2008 ناویان نایەتەوە. هێمن سالار دەڵێت نێرگەلە کێشان لەم دواییەدا بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. باشتر وایە لایەنی پەیوەندیدا سنوورێک بۆ ئەم دیاردەیە دابنێت. هەروەها هەرێم سیوەیلی دەڵێت من پێم وایە یاسای نهێشتنی توندوتیژی خێزانی کە هەڵایەکی گەورەی
نایەوە ئازادیەکی وا دەدات بە ئافرەت کە شیرازەی خێزان تێک دەدات. شاد ئەزی دەڵێت من ڕخنێکم هەیە لە کەناڵە ئەزیزەکەتان بۆچی تا ئێستا بابەتێکی ئاینی بوون نییە لە کەناڵەکەتان هۆکاری چییە؟ دیارە ئێمە لە سەرەتای مانگی ڕەمەزان چەند تۆرێکمان دیاری کرد بۆ لەسەر هەندێک بابەتی ئاینی لانا کچی جوان دیارە و ناوکی خۆی وایە دەڵێت هیوادارم بەردەوام بن لە کارەکانتان هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم دیارە تەنها دەستخۆشی کردو سپاس دەکەین. هادی ڕەوانزی دەڵێت سڵاو من هادی لە ڕەوانزەوە دەستی بوێری و ماندووبوونتان دەکوشم ئەوەی من ئەمەوێت باسی بکەم کە تاکو ئێستا لە هیچ کەناڵێک ئاماژەی پێ نەکراوە ئایا ئەو کەسانی لە کاری فەرمانبەرایەتی دابڕاون بۆ نمونە کەسێک چوو بێتە دەرەوەی وڵات دواتر لەسەر داوای خۆی گەڕابێتەوە کوردستان بۆچی ناتوانێت بگەڕێتەوە سەر کارەکەی لە فەرمانگەکان. هەروەها میرانکای دەڵێت پێویستە خۆپشاندان لە دژی وەزیری دەرەوەی تورکیا بکرێت بۆ نکۆڵیکردن لە گوزەرانی یاخود کوژرانی هاوڵاتیانی مەدەنی کورد. هەروەها پەریگوڵ دەڵێت منیش کەسێکم هاندەرێکی هەرە سەختی تەلەڤیزیۆنی نالیام و دەڵێت زۆر متابعی دەکەم بەڵام وەکو شاد باسی کرد بەرنمەیەکی ئاینیم نەبینوە هیوادارم ڕخنەکانمان قبول بکەن. ئێمە ڕخنەکانی ئێوە دەخینە سەر چاومان بەڵام لە سەرەتای مانگی ڕەمەزان وەک باسم کرد چەند تەورێکمان دیاری کرد بۆ سەبارەت بە ئاینی ئیسلام بەوە بەتایبەتی ئەو بابەتانی کە پێیوەستن بە مانگی ڕەمەزانەوە. لەنجەخالی دەڵێت لە ئێستادا گەورەترین کێشەی گەنج و خوێندکار دامەزراندنە بەڕاستی بووە بە نەخۆشیێکی دەرونی لە لای زۆرینەی خوێندکاران لە کاتێکدا کە دەبینین دەرچوانی 2002 و 2009 هەمویان دادەمەزرێن. شاد ئەزبەنی دەڵێت سڵاو بەڕێزان تەورێکتان لەسەر وەرزش هەبێت بە تایبەتی کۆنگفۆ دواتێبینی دەخوێنینەوە دیارە کچی سلێمانی دەڵێت هیوادارم بە دوواداچوونێک بکەن بۆ دەرکەوتنی مەریخ کە گوایە ئەم شەو سەعات وە خۆی دەڵێت دەردەکەوێت هیوادارم کە بە دوواداچوونێکی بۆ بکەن چونکە هەواڵێکی گرنگە. زۆر سپاس بۆ تێبینەکانتان بەڵێ ئەزان داوای لێبوردنەوە کەسانەکەن کە ویستیان پەیوەندیکەن بەڵام نەیانتوانی لێرە داهاتین کۆتایی ئەڵقەی جاری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبێنێ هاوکارم هەکانهێری لەگەڵتان دەبێت بۆ تۆریکی گەرمتری بەرنامەکە هەر شاد و بەختەوەر بن.